ڕۆژێکی نوێ عەدنان خانتێک کە کۆچبەرێکی کوردی سووریایە و لە حەلەبەوە هاتووە بۆ ئەوەی بڕواتە ئەڵمانیا و داهاتوویەکی باشتر بۆ خۆی و بنەماڵەکەی دابین بکات لەگەڵ ژمارەیەک کۆچبەری دیکە لە دەوری کۆدەبنەوە و تا کاتی ڕۆژئاوابوون گۆرانی بۆ خاک و خەڵکەکەیان دەڵێن کە ڕۆژانە بێتاوان لە سووریا دەمرن. عەدنان خانتێک کۆچبەرێکی کوردی ڕۆژئاوای کوردستانە و لە حەلەبەوە هاتووە بۆ ئەوەی بڕواتە ئەڵمانیا و داهاتوویەکی باشتر بۆ خۆی و بنەماڵەکەی دابین بکات. ئەو ئێستا لە سنووری نێوان یۆنان و مەکدۆنیاگیری خواردووە تەنها شت بۆی ماوەتەوە گوتنی گۆرانی و سازەکەی دەستێتی. ئەو دەڵێت جێهێشتنی وڵات یەکجار سەختە و هەموو ئەو گۆرانیانەی دێڵێت بۆ خەڵک و خاکەکەیەتی دەربارەی هەموو ئەستەمانەیە کە لە خەڵکی سووریا کراوە و دەکرێت. گۆرانیەکە لەبارەی زوڵم و ستەمەوەیە هەمووی لەبارەی ستەمەوەیە ئێمە لەبارەی ئەو زوڵم و ستەمە و گۆرانی دەڵێن کە لێمان کراوە ئەمە هەموویەتی. سەرەڕای ئەوەی مەکدۆنیا سنوورەکانی خۆی بەڕووی کۆچبەراندا داخستووە گەیشتنی ژمارەیەکی زۆر لە کۆچبەر بۆ سنووری نێوان یۆنان و مەکدۆنیا بەردەوامە. ئەم کۆچبەرانە لە سنووری نێوان یۆنان و مەکدۆنیا ماونەتەوە و هیچ شوێنێکیان نییە بۆی بڕۆن بۆیە ڕۆژانە تا ئێوارە چەند شتێکیان بۆ خۆیان دۆزیوەتەوە کە خۆیانیان پێوە سەرقاڵ بکەن. یەک لەو شتانە شکۆبوونەوە لە دەوری یەکدی و گوتنی گۆرانیە بەسەر وڵاتەکەیان و بەسەر خەڵکەکەیان کە ئێستا لە شەڕدان. ئەم کۆچبەرەکە کوردی ڕۆژاوای کوردستانە دەڵێت جگە لە گۆرانی گوتن و کۆبوونەوە لە دەوری یەکدی هیچ شتێکی دیکەیان لەبەردەستدا نەماوە تا خۆیانیان پێوە سەرقاڵ بکەن و ئەو خەم و خەفەتەی لە دڵیاندایە لەبیری بکەن. خەڵکەکەمان لە وڵاتی خۆمان لەسەر شەقامەکان دەمرن بۆمبارانێکی بەردەوام و خەڵکی لەوێ دەمرن بۆیە ژمارێکی زۆر خەڵک دەمرن و هیوا خوازین خوددا هاوکاریمان بکات. ئێستا نزیکەی 13 بۆ 14 هزار کۆچبەر لە کەمپی ئیدۆمینی لە نێوان مەکدۆنیا و یۆنان گیریان خواردووە. ئەمەش پاشەوە دێت کە مەکدۆنیا بەکارهێنانی سنووری وڵاتەکەی وەک ترانزێت سنووردارتر کردوێتەوە. سنووری خۆی بەڕووی بەشێکی زۆری لە کۆچبەراندا داخستووە.